سڵاتان لێبێت بینەرانی 1964 متوانانەقیم بەردەوام دەبین لەگەڵتان بە شرۆڤەکاری سەربازی بۆ ئەم شەڕێکە لە بەرەبەیانی ئەمڕۆوە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێراندا بەردەوامی هەیە هەتاوەکو ئەم ساتە وەختە. گرتنی موشەکەکان لە یەکتری لە نێوان ئەو وڵاتە ئیسرائیل و ئێران بەردەوامی هەیە. بەشێکی زۆر لە وڵاتانی ناوچەکە تێوەگلاون بەتایبەت وڵاتانی خەلیج کە بێبەش نەبوون لە موشەکەکانی ئێران تا دێت گۆڕانکاریەکان زیاتر دەبێت و بەردەوامی شەڕەکە زیاترەیە. ئەوەی کە هەیە ئەم شەو ئەوە ڕاگەیەنراکە لەلایەن ئێرانەوە دەنگۆی داخستنی گەروی هورمز هەیە کە ئەمە ڕێڕەوێکی جگار فراوان و گەورەیە نەک کاریگەری لەسەر ئێران و ئەمریکا بەڵکو لەسەر تەواوی بازرگانی جیهان هەیە. ڕەنگە داخستنی گەروی هورمز یعنی مەساری شەڕەکە بەلایەکدا بگۆڕێت یا بیوەستێنێ یا شەڕەکە یەکلای بکاتەوە. هەموو ئەمانە و چەندین پرسیاری تر لە عاقلی سەلام مەسعەد ڕاوێژکاری 1964 بە کاروباری سەربازی دەکەم. جەناب یەقیت دووبارە بەخێر بیتەوە. ئێوارە باسی شەڕەکەمان کرد من و تۆ و تاوەکو ئێستش کە وەستاوین بەردەوامی هەیە ئەم شەڕەکە لە بەیانیەوە هەڵگیرساوە. مەساری شەڕەکە بەرەو کوێ دەڕوات؟ ئەگەری هەیە گەورە بێت و بێتە شەڕێکی ناوچەیی؟ هەروەکەوەی وتمان ینی ئەم شەڕە لە ماوەی دە ڕۆژە لەمڕۆ تاکو دە ڕۆژ کۆتایی پێ بێتن ڕابوەستێتن یاواتە گەڕانەوە سێ بێتە شەڕێکی فراوانی زۆر گەورە و زۆری شەخایەنیە لە مانگی شەڕەتە بێتن ئەگەر کۆتایی پێنەهێنن و ڕێک نەکەون ئیتر ئەوە کۆتاییەتی ینی بەس من وەروەکوتم بە مەزانی خۆم ڕنگ بێ لە ماوەی دە ڕۆژە کۆتایی پێ بێتن. حەزەکەم لەسەر گەروی هورمز بوەستین. ئەوەی کە هەیە یعنی ئەوەی ئێران ڕایگەاندووە گەروی هورمز دادەقات یاخود لە هەندێک میدیا بڵاوبەتەوە کە داش خراوە چی لە شەڕەکە دەگۆڕێت؟ یعنی هەندێک لە یەکدانەوە وا دەڵێن کە ڕەنگە شەڕەکە ڕابگرێت ڕەنگە یەکلاشی بکاتەوە. بە دڵنیاییەوە ینی هورمز سەرچیە تۆ بۆ وڵاتانی خەلیج ینی سعودیە، کوێت، ئیمارات، بەحرین، قەتار هەتا سەڵتانەی عومان. ئەوە لە جەنگی عێراق و ئێرانیش لە 1970 بەدواوە کە گرتی زۆر کاری هەبوو لەسەر عێراقا زەرێکی زۆری پێگەیان کە عێراق وازی لەوێ هێنا گەڕایەوە بۆ مینای عەقەبە بۆ ئوردن ینی هینی کە ئێستش بیگرێتەوە تۆ حیساب بکە نەوتی ئەم وڵاتانەیە هەمووی بێ ڕەتە بێتن تایبەتی چین سەتانەوەتی نەوتی کە وەرەگرێ لە ئێرانە هەر بێ ڕەتە بێ ئەگەر دای بخا قەناعەت کە ڕەنگ بێ بەرمیلی نۆت بڕا بەرەو $100. ئەمە کار لە هەموو جیهانەکاتن کار لە ئیکۆنۆمی و ئەوروپا و ئەمریکا و خەلیج و لە هەمووی ئەکاتن کار لە بازرگانیەکە گرانی و ئەو جۆرەشتانە پەیدا ئەبێتن لە 100 ئەگەر بیە دای بخاتن بە تەواوەتی ئێران پەیدا ئاخرێ. ئێران جگە لەو چەکانی کە هەیەی موشەکەکان جگە لە موسەیەراتی شاهد 136 139 هیسی خوڕی 129 موسەیەراتی دەریای هەیە ئەتوانێت لوغمی دەریا بەرێتن. ئەو موسەیەرانە تەنها بە کلیکێ بە کۆمپیوتەر پەنجەی پیابنەیەکەوێتە ئیش لەناو دەریا. ئەم جۆرە چەکانەشی هەیە کە پێی نازانرا تازە دەرکەوت لەم کاتەیە. ئەوەی ئەگەر بیگرێتن تەمان لە هەمان کاتا لە بیرت نەچێتۆ بابلمەندە بیشت هەیە حوتیەکانیش بڕیاری شەڕیاندا ئەوانیش ئەوێ ئەگرن بڵێ بتوانێت ئەمریکا بیکاتەوە لەگەڵ ئیسرائیل زۆر زەحمەتە. ئەگەر بە بیرمان بێ حاملەی تایراتی ئەمریکی USS هاری ترومان لەگەڵ ئیسرائیل بۆ یەک مانگ لە حوتیەکانیاندا نەیانتوانی لە ناوی بدەن هەرتوانی حوتیەکان ڕێگر بن لە ئاخری هاری ترومان CF-18 لێ ڕۆی کە بە هەڵە خۆی لە خۆی داوانەیەکدانەیەکی کەوتە خوارەوە واتە زۆر کاریگەرە و شەڕەکە ئەگۆڕێ بەرەو ڕاوەستان چونکە وڵاتانی تر بەرگا ئەوە ناگرن. ئەی بۆ یەکلاکردنەوە نەبێت بۆ یەکلاکردنەوە ئەمریکا ئاخر ئەبێ هێڕشێکی فراوان بکاتنە بێ دابەزێتە سەر زەوی لەو ناوچەیە. ئەگەر ئەمڕۆ سەیری بکەین دوایەوەی بەرنامەکەمان کرد لە بوشە هەر بەرەو خواوەرەوە ئەمریکا ئەو ناوانەی گرتووە تاکو هرمز زەختەکە کەوتوتە ئەو ناوە. ئایا بەتەمای ئەو ناوە لە ناو بداتن نەتوانێت ئێران هرمز بگرێتن یاواتە ئەگەر بیەوێ پیادە دابگرێ لەو ناوچەیە دایەگرێ لە شوێنی کە دای ناگرێ ناتوانێتن. زۆر باشە کاک سەلام لەسەر هاوپەیمانەکانی ئێران بۆ خۆتە زانی ئیسەر نزیکی 15 ساعتی 5 ساعت زیاتریشە ئەم شەڕە بەردەوامی هەیە لە بەیانیەوە. بۆ رووسیا و چین بێدەنگن تاوەکو ئێستا بەرامبەر بەوەی کە بەرامبەر ئێران کراوە.
بەلایەن چینەوە ئاگای لە وەزعەکەی ئەگەر بزانی لە دوێنێکەوەوان بڕیاریاندا هەموو کارمەندەکانیان ئەگەر لە قنسڵی و سەفارە و ئەوانە بێن هاوڵاتیان بێتن بکشێنەوە لە ئێرانە تۆ لە کاتی شەڕە لە ئەوەڵ دقەی سەعاتە پەیوەندی بە قیادەوە نامێنێتن ئێستا تۆ نازانی قیادەی ئێران پەیوەندیەکانی چووەنە بەڵام لە بە هەمان کاتە لەبیرت نەچێ پەیوەندی هەیە لە بین نێوان چین و ڕووس و ئەمریکا و ئیسرائیل کە ئەم شەڕە تاکو چووە ئەڕوا و بڕیاری چی بدەن تاکو ئەم دقەیە نایەنە وەڵام بەڵام کاتیەوێتن کاتیەوەیە کە ئەوان ئەنجا سەیرەکەی باسی چیەکەن و بە تەمای چین لەگەڵ وڵاتانی کەیە بەڵام هەروەکو پێتم وت ئێستا قیادەی ئێرانی وەکەوەی لێدرا وەزیری بەرگری کە باسەکرێتن لەگەڵ قائیدی حرەسەوری فەرماندەکەیان دیار نییە جارێ پەیوەندی کە بکرێ پێیان بەڵام دەرەکەوێ ئەی سەبارەت بە گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران لە ناوچە جیاوازەکانە ئەمریکا چۆن مامەڵەیە لەگەڵەکە لە ئێستاە وەوان چۆن دەتوانن هاوکاری ئێران بن گروپە چەکدارەکان ئەگەر باسی عێراق بکەین جارێ عێراق هیچ هەر لەگەڵ تارانەکە لێدرا جرفە سەخەر لێدرا ئەو شۆنی کە موسەیراتی ئێران و چەکدارەکانی لایەنگری ئێرانی لێ و دووبارەش لێدرایەوە کوشتاریان هەیە کوشتارە زۆریان هەیە ناتوانن هیچ شتێ بکەن لە عێراقا ئەمێنێتن حزب الله لە لوبناان حزب الله لە دۆنێکەوە لێدرا ئەوانی زۆر زعیفن هیچ توانایەکی ئەویان نییە کە گۆڕانکاریە بکەن لە معادلەیە ئەوەی ئەمێنێتن بەس حوثیەکانە حوثیەکانی سەرەکی بابلمەندەبە کە ئەوێت دابخەن زەرەرێکی زۆر بگێنن ئەستوانن موشک تێ بگرن بۆ ئیبراهام لینکۆڵن لە دەریای عارەب یا بۆ ئیسرائیل زەرەرە گەیەنێتن هەرچەند جیرار فۆڵدیش GPS-ەکەی کوژاندەوە کەس نازانێت لە کوێ ئێستا حرەکەتی چۆنە بێتن و ناشتوانی بیبینی نە بە فڕۆکەی جەنگی نە بە سیڤیل نە بە ڕادار ئەوان سەرەکی دەوریانە بێتن باقیەکانی تر هیچ دەورێکیان نییە لەم شەڕەیە زۆر باشە من و تۆ زۆر باسی یعنی مقارنە و جیاوازی نێوان هێزی سەربازی ئەمریکا و ئێرانمان کردووە لە ڕابردوودا بەڵام ئێستا کە شەڕ هەڵگیرساوە جیاوازێکە چۆنە جیاوازێکە چییە؟ تەنها هەر موشەکەکانە ڕاست هێزی بەرگری ئاسمانی وەرگرتووە ئێران لە چین و تکنۆلۆژیای وەرگرتووە وەکو باسیمان کرد YLC-8B وەرگرتو بوو ئەو بڵین ڕادارە فۆتۆنیەکە ضەویەکە ینی بە ڕووناچی بەڵام ئەوەش بڵین ناتوانانی هەموو ئێراندا بخەیت ئێران خاکی زۆر گەورەیە تۆ پێویستیت بە مەنزوماتی زۆرە فریان نەکەوتی هەمووی دابکەی ئەمان دەستیان بە شەڕ کرد لێدرا بە نسبەتی ئەڵێن بڵین فڕۆکەوە F-35 و 15 ئەوانە کە بەشداری ئەم شەڕان جارێ دیار نییە F-22 ڕابتەر ئەگەر بەشداری کرد بێرچەنێ و فڕۆکەیە تاکو ئێستا تاقی نەکراوەتەوە لە شەڕ ڕاست کە باسەکرێت تکنۆلۆژایەکی بەرز لە F-35 باشترە تەنها بڵین پار بوو کە هینی خستە خوارەوە باڵۆنە چینیەکەی خستە خوارەوە لە ئالاسکا بۆی فڕی باڵێ ئێستاکە لێرە تاقیەکرێتەوە لەم شەڕەیە بە نسبەتی ئێرانەوە فڕۆکە کۆنەکانی پێویست بە ناکە باسی بکەین لە جۆری ڤانتۆم و F-14 و F-5 تایگەر ئەوانە کەڵکیان نییە ئەمێنێتەوە یەک بیستونەکانی ئێمە ئەوانی کەوتمان لە مەهاباد و لە چەند شوێنێکی تر داباشی کردبوو ئەم فڕۆکانە بۆی هەیە زیاد کە فراوان بێتەوە بەرز بێتەوە بەڵام ناتوانێت ڕوبەڕووی F-22 35 بێتەوە ئەمێنێتن سیخۆی 35ەکانی ئەوەی ڕووس کە ئەوە بوو 48 دانەی بداتێ بەڵام 6 دانە زیاتری پێ نەگەیشت بوو ئەوە ناتوانێت بەڵام 6 فڕۆکە بەرامبەر بە 500 فڕۆکە ینی ینی ئەوان زۆرن ئەم کەمە هەتاکو موشکی لە ئاسمان فڕۆکەوانەکەش با باش بێ با بتوانێت فڕۆکەیە بخاتە خوارەوە هی ئەمریکی لە چۆن شێتەوە دەست بەجێ لێ ئەدرێتن هیچ مەزای دەمە سەر و موشەکانی کە ئەمڕۆ هاویشت و جۆرە موشەکانی تری ئێران بەس لە ڕووی هەواڵگریەوە لەم شەڕی ئەمڕۆدا چیت بینی لە شەڕی 12 ڕۆژەتا جەناب تەزانی یعنی دەستپێکی شەڕەکە دەستپێکی شەڕی هەواڵگری بوو مۆساد توانی هەر پێشوەختە دەستی خۆی لە ناو تارانی ناو جەرگە و پایتەختی ئێرانە بۆشێنێت ئەم جارە چۆن بوو لە ڕووی هەواڵگریەوە ئەمجار لە ڕووی هەواڵگریەوە بە نسبەتی ئەوە هێزی تایبەتی نەما لە ناو ئێران هەموو شانەکانی کشایەوە تەنها هەواڵگریەکانی بەس قیادەی ئێران سەرکردە مرشد وەزیری بەرگری سەرۆک پزیشکیان بڵین فەرماندەی حرەسفەوری ئەوانە هەواڵگری بەس بۆ ئەوانە بوو کە شوێنەکانیان تەرخان بکەن بزانن لە چۆن
بەڵام بەلایەن بڵین هێزی بەرگری ئاسمانی و ئەوانە وەکو 12 ڕۆژەکە موسەیەرە تێبگرن ئەو چتە نەما تاکو ئێستا لە ناو ئێران ئەو حرەکەیە نەما هەمووی لە دەرەوەی موشکەکان دێتن طبعا ڕۆڵیان هەبوو ئەوە بوو کە تۆ سعات 8 بە 2:08 توانیان شوێنی قیادە و کۆبوونەکەیان بزانن لەکوێ و دەست بەجێ بە موشک لێ بدرێتن ئەم جارش مۆساد ڕۆڵی باڵێ شەڕ بەبێ هەواڵگری نابێتن ئەبێ معلوماتت هەبێ زانیاریت هەبێ زانیاری هەواڵگریت هەبێ دەربارەی ئەو وڵاتی کە تۆ شەڕی لەگەڵاکەی بەبێ ئەوە ناتوانانی شەڕ بەریتەوە. زۆر باشە سەبارەت بە موشەکەکانی ئێران ئەمڕۆ ینی ئێران خۆیڵە زیاتر لە 1000 موشکی بەکارهێناوە ئەمڕۆ و گرتوێتێ ئەو ئامانجانێکی خۆی دیاری کردوون ئەم موشەکانە چی بوون و چیتری هەیە؟ هەم موشەکانی کە بەکاری هێنا لە جۆری شەهاب و خەیبەر و موشەکە ناوەندیەکانی بە زۆری بەکارهێنا ڕاستە لە هەزاریش بەبانەوەی تێگرتووە ئێران هەروەکو وتم مەخزوونیە زۆری هەیە لە موشکی ناوەندی ینی جۆی لەوە نیە هەزاردانە تێبگرێ بەڵام بەلایەن بالستیەکانەوە هایپەرسۆنیک تاکو ئێستاکە لە هیچ خەبەرێکان نەم بیستۆکە بڵین حاج قاسم و نور و سەیادسیە و ئەوانە بەکاربێنێتن وا دیارە چاوەڕانێتی بزانێت چی ڕووەدا ئەنجا و موشەکانە دێتە پێی حەجمی شەڕەکە چونکە ئەگەر تۆ بتەوێت نەتەوێ ئەمریکا ئێران هەردوو لە ئەم شەڕەیان ناویست بەڵام تازەکرا نەتەنیاهۆ دەورێکی زۆر سەرەکی هەبوو لەمەیە هەڵگرستانی شەڕەکە زۆر باشە وڵا حەزەکەم بۆ خەڵک زیاتر ڕوونی کەیتەوە ینی بە زمانێکی سادە موشکی ناوەندی کە ئێستا ئێران سەر و 1000 دانێ بەکارێناوە هەرمڕۆ لەگەڵ بالیستیاکە هێشتا بەکاری نێناوە چی جیاوازیەکیانێ لە ڕووی مەودای تێگرتنەوە لە ڕووی هەڵگرتنی TNT و تەقەمەنیەوە طبعا لە ڕووی مەداوە بەنمونم بڵین ناوەندیەکانی تاکو و ئاخیر کۆتایی کە بڕوا 500 کیلۆمەتر لەوە زیاتر مەدای نییە ئەویش جۆری هەیە تاوان بەڵام لەوە زیاتر نییە بەڵام بالیستیەکان نەخێر ئەڕوات ینی ئێران موشکی هەیە نۆرمال ئەوانی کە باسیمان کرد هایپەرسۆنەکەەکانی 2000 کیلۆمەتر ڕوا ئێستاکە بەنیایەن حاجی قاسمەوە ئەمەی کە بڵین چین تکنۆلۆژیای بە سوتەمەنی ڕاق ئەیگەێنێتە 3000 کیلۆمەتر باڵێ لە سورعاتی شافەرقی هەیە ینی ئەمانەی کە تێگرێ بالیسیەکان زۆر سریاترە لەوانیشیان زۆرن کاکسەلام بەتایبەتەوەی کام ڕۆ ناوەندەکان بەکارێنەوە باڵێ ئەمانە ئەو پەڕی با بڕوان نیوتەن سەری هەبێتن ئەوانە تەنونیە تەقەمینە پێوێ ینی TNT یان سیفۆری پێوەیە تەنونیە کە سەرەکەی فەرقەکەت شەڕ بگاتە چی ئاستێ ئەوە بەکارێنێ شەڕ لەوە زیاتر درێژخان بێتن و بڵین زۆر لە قیادەی سیاسی و عسکەری ئێران بداتن ئەو کاتەوانە هەمووی بەکاردێنێتن باش بنەم ڕۆ ڤیددیۆیەکم بینی یعنی ئەو موشەکانەی ئەمریکا کە ئەیگرتە ئێران لەسەر خاکی هەرێمی کوردستانیش دەرکەوتن ینی ڤیددیۆ بۆ 1964 هاتە بوو کە زۆر بە نزمی بەسەر زەویدا دەڕۆنە موشەکانە پێمابێ لە جۆری تۆما هۆک بوون ئەم خەسڵەتەی ئەم موشەکە چیە ئەوەندە بە نزمی و بە چاو دەبینرێت لەسەر زەویدا دەڕوات موشکی تۆما هۆکەوە پێترێ ئەسەواریخ جەوالە کە ئەسوڕێتەوە ینی کە تۆ تێتگر بۆ هەدەفێ ئەتوانی بیگۆڕی شۆنەکەی بگۆڕی هەدەفەکەی بگۆڕی ئەگەر هاتوو لە هەدەفیش ڕەت بوو نەیبینی دووبارە ئەگەڕێتەوە ئەو شۆنی کە پیای هاتوو ئەگەڕێتەوە بۆ هەدەفی خۆی ئەمانە موشکی زیرەکەن ئەم موشەکانە لە زۆری تۆماهۆک نزمە فرن بەرز نین سرعتیشیان نییە ینی سرعتی لە نێوان 960 کیلۆمەتر لە سەعاتێکە ئەم موشەکانە ئەتوانی بە موشکی بانشان بۆ نمونە بیخەیتە خوارەوە بەڵام بۆ ئاگاداری تە موشەکانە حتاکو ژماری تەلیفۆنی تایە ینی ئەو کەسەی کە تێگرێتوانێت تەلیفۆنی بۆ بکە پەیوەندی پێ بکاتەوە و وەڵامی ئەداتەوە موشەکەکە یانی شتێکی سەیرە دیقەی ئیسابەتیشی زۆر بەرزە هەڵا ناکات ئەم جۆرە موشەکانە هەڵا ناکات هەگەر باسی کۆن بکەین مەسەڵەن بۆی هەیە لەسەر شەپۆڵی مۆبایلەکەت لە پەنجەرەوە دێتە ژوورەوە بۆت لە بیناکە ناداتن ڕێک بۆی دێتە ژوورەوە ینی لە پەنجەرە چەندێ بچووک بێ قیاسی خۆی وەرەگرێ و دێت ئەم موشەکانە زۆر زیرەکە ئەشتوانێ یاری بکاتن لە ئاسمان ئەوە نییە ینی تۆ خەتێکت گرت پیای بڕوانە نەخێر ئەتوانێت شۆنی خۆی بگۆڕێتن بۆ نمونە گردی هاتە بەردەمی شاخێ بەرز هاتە بەردەمی خۆی ئۆت ئەزانێت بەرزە بێتەوە و داوەزێتەوە و مەساری خۆیەگەڕێ یان بە دەوری ئاسوڕێتەوە ئەم موشەکانە
پێوترێ موشکی زیرەک ساواریخ ذەکیە ئەی زەڕەکەی چییە چی ڕوەدا بەرەرکێکەوێ زۆر بەهێزە زۆر بە دیقەتە یعنی کە شوێنێک ئامان جەکاتن وە لە سەد لێداتن و ئەو زەرەرە تەواوی پێگەێنێتن ئەگەر قیادە بێ ئەگەر هەر کەسێ بێتن لێنانە یان بینابێتن یان جیهاز بێ ئاڵات بێتن ئەوە لە سەد لە ناوی داوە هەشتوانی بیخەیتە خوارەوە ینی بە فڕۆکەی جەنگی ئەتوانی دوای کەوی بیکەیتە خوارەوە بەڵام کە تۆ ئەسمانت تەواو کۆنتترۆل کرد فڕۆکەیت نەبێ بەرامبەری هەڵبسێتن تەواو ئەوە با سراحەتی خۆی دیێڕەتە بێتن هەتاکو وەکو باسم کردیانی فلێریشی هەیە ئەو تۆپ ئاگرانی کە فرێدا لە دواوە مەشعەڵەویە فلێر فرێدا بۆ ئەگەر هاتوو موشەکت بۆی تێگرت خۆی بپارێزێتن لی زۆر باش باسی فڕۆکەکانی ئێرانت کرد ئێستا ئێران کەی فڕۆکە خاتە ئاسمان و بەکاری دێنێت لە بشڕەدا چی ڕووداگە ئەو فڕۆکانە هەرچەندە ئەگەر بەهێز نەبن بەرامبەر فڕۆکانی ئەمریکا و ئیسرائیل بەڵام ناچار بێ بەکاری بێنێ چی و چی بەکارێنێ بە دەرەجەیە کە بگاتە کۆتایی بزانێکە کۆتاییەتی هەمووی بەکاردێنێ کۆنەکان و تازەکانیشی ئەوانی کەمێک 29 لە جۆری ئەم لەگەڵ خۆی 36 لەگە هەتاکوی F14 تۆم کات کۆنەکان بەکاردێنێ کە لە ساڵی 1990 خانەنشین بوو لەگەڵ ئەو میراجانەی کە لە عێراقەوە ڕۆیشتنەوێنانە لە جۆری F1 ئەوانش بەکاردێنێتن هەتاکوی F5 تایگەر و ڤانتۆمیش بەکاردێنێتن بۆ تۆمە کۆتایی هەموو یەکەوێتن بەسەوانە زەرێک بگەێنم بە دوژمن و خلاص بڵێ ئەو فڕۆکانە لە ئەسمان بمێنەوە نەخێن هەموو یەکەوێتە خوارەوە با فڕۆکەوانەکەشی باش بێتن تکنۆلۆژیا دەوری هەیە سەرەکەوێتن زۆر باشە لەسەر موشەکەکانی ینی یەکێک لە برگەکانی دانوساندەکە مفاوەزاتی نێوان ئەمریکا و ئێران لە کارخستنی بەرنامە موشکەکانی بوو جگە لە ئەتۆم ئێران بە ئەتۆمەکە ڕازی بوو بەڵام بۆ موشەکە هەر وەڵامی ئەمریکا هەر نادایەوە ئێران بە ڕازیبوونی بەوەی کە بەرنامەی موشکی نەمێنێ بەرەمێنانی موشکی نەمێنێ چی بەسەرهات ینی مانایت لە ناوبردننی ئێران بوو بە تەواوەتی بۆیە ڕازی نەبوو یان ئێستا ئەم موشکانە فریایەکەون ئەم موشکانە سەفریایەکەوێ من پێشتم وت لە بەرنامەکانی پێش و ئەگەر ئێران واز لە موشکەکانی بێنێ ئێران تەواو کۆتایی پێات هەرچەنێ بەهێز بێ ئێران سوپای بەهێز بێ لە زەویە لە شەڕە جوغرافیای ئێران مساعیدە بەڵام تۆ ئاسمان نامێنێت تۆ ناتوانانی زەرەر بە دوژمن بگەیەنیتن ئەو بە سەحەتی خۆی لێتەدا فڕۆکە دێ و ئەڕواتن تۆ ناتوانانی موشکێکی بۆ تێبگریتن واتە تۆ ئێران بووی تەواو بوو کۆتاییت پێهات ئێستاکە ئەم موشکانە دەوری هەیە بەیانی تێگرێتن زیاتر بۆ ئەسرائیل زەرەر زیاترەگا دنیا هەمووی دێتە وەڵام مەڵی قرمز داخە هەر بە موشک شەڕەکاتن موشکی نەمێنێ ینی ئێران تەواو چی هەیە لە موشک زیاتر هیچ شتێکی کەی نییە واتە توانێت بەردەوامی بە شەڕ بدا بە موشک باڵێ ئەی خایەنێتن وتوانێت بە موشک شەڕەکە بەردەوام بکەین زۆر باشە ئێمە بەردەوامە بین لە متابعەکردنی دۆخەکە و بەردەوامی شەڕەکە و حتمما من و تۆ گفتوگۆکانمان زیاتر دەبن و ڕۆژانە چەندین جار بۆ بینەرانی 1964 زانارەکان دەگوازیرەوە سپاس دەکەم سپاس بۆ بینەریەوەی چاوتان لەسەر 1964 بێ بەردەوام دەبین لە شرۆڤەکاری ئەم شەڕێکی ئێستا لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێران ڕووی داوە و بەردەوامە کاتێکی خۆش